داکۆکی کاران لە مافەکانی مرۆڤ دەبێت ئازاد بن لە ڕێخستنی چالاکی مەدەنی. بەڕێزان، ئامادەبوانی بەڕێز، ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ داکۆکیکردن لە چالاکوانانی شاری بەغدا کە بە هۆی ڕەتکردنەوەی یاسای باریکەسێتی ژمارە 188 ساڵی 1959 ڕوبەڕووی هەڕەشە و سوکایەتی پێکردن و ڕێگریکردن بوونەتەوە. ئێمە وەک تەحالوفی 188 سلێمانی کە پێک هاتوین لە ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی، چالاکوانان و ڕۆژنامەنووسان و کەسانی ئەکادیمی بە مەبەستی پشتگیریکردن لە چالاکوانان بەیاننامەیەکمان نووسیوە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە عێراق، سەندیکای پارێزەرانی عێراق، نەتەوە یەکگرتوەکان لە عێراق یۆنامی، سەفارەتی وڵاتانی دەرەوە لە عێراق. وەک هەمومان ئاگادارین لە 24 حوتی 2024 پێشنیارێک پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا بۆ هەمواری یاسای باریکەسێتی ژمارە 188 ساڵی 1959 لە 4 ئابی 2024 خوێندنەوەی یەکەمی بۆ کرا. لە 26 نۆی 2024 خوێندنەوەی دووەمی بۆ کرا. لە سەرەتای پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسایەوە ناڕەزایەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، ڕێکخراوەکانی ژنان، ڕێکخراوەکانی مناڵان و ژمارەیەکی بەرچاو لە پەرلەمانتارانی عێراق و پارێزەران، دادوەران و مامۆستایانی زانکۆ، دایکانی عێراق و چین و توێژە جیاوازەکانی لێکەوتەوە. لە ناو هەوێنی ئەم ناڕەزایەتیانەدا هەر لە سەرەتاوە تەحالوفی 188 لە سەرانسەری عێراق پێکات و دەستی کرد بە چالاکی مەدەنی وەک گرتبوونەوە، وەستانی ناڕەزایەتی لە زۆربەی شارەکانی عێراق، دانانی بەرنامەی تەلەڤیزۆنی، نووسینی نامە بۆ لایەنە جیاوازەکان و پەیوەندیکردن بە حزب و کوتلە جیاوازەکانی ناو پەرلەمان و دەرەوەی پەرلەمان، هەروەها دەستگا و ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان. لە ماوەیەکی زۆر کەمدا تەحالوفی 188 لە ناوخۆی عێراق و لە دەرەوەی عێراق بڵاو بوویەوە لە شارەکانی ئەوروپا و کەنەدا و چالاکوانانی کورد و عێراقی بەردەم سەفارەتەکانیان گرت بە دروشمی نابۆ هەمواری یاسای باریکەسێتی. ئەم هەموارە عێراق دەستپێرێت بە چارەنووسێکی نادیار و کۆمەڵگەی عێراق بەدەست پێوەردانی مەزهبە جیاوازەکان و هێنانە خوارەوەی تەمەنی هاوسەرگیری بۆ کچان و کوڕانی مناڵ، کەمکردنەوەی حەزانەی مناڵ لە لای دایک و جاکاری و نایەکسانی لە گرێبەستی هاوسەرگیری، بەجیا لەمانەش پێشێلکردنی بابەتی یاسایی و دەستوری هەستیار. هەمواری یاسای باریکەسێتی ژمارە 188 ساڵی 1959 هێرش دەکاتە سەر مناڵان و ژنان بە پلەی یەکەم. تەواوی کۆمەڵگەی عێراق دەستپێرێت بە مەزهبەکان وەک لە پێشنیاری هەموارکراوەکەدا هاتووە، دوو مدەونە دەنووسرێ بە ناوی مدەوەنەی شیعی و سونی. ئەمەش لێسەنەوەی دەسەڵاتی دادوەری و هەڵوەشانەوەی یاسای 188 باریکەسێتیە کە عێراق زیاتر لە 64 ساڵە کاری پێدەکات. فەلکێشکردنی کۆمەڵگەی عێراق بۆ دواکەوتی و پەراوێزخستنی مناڵان و ژنانە لە مافی خوێندن و بەشداریکردنیان لە کایە جیاوازەکاندا بۆ بەرگریکردن لە مانەوەی یاسای باریکەسێتی، ژمارەیەکی بەرچاو لە داکۆکیکارانی تەحالوفی 188 لە بەغداد، شارەکانی دیکەی عێراق دەرکەوتن لە کۆڕ و سمینار و سۆشیال میدیا و گردبوونەوەی گۆڕەپان و بوون بە پێشەنگ بۆ وەستانەوەی ئەم پرۆژە یاسایە. بەو هۆیەوە ڕوبەڕووی ئاستەنگی و هەڕەشە بوونەوە تا ئەو ڕادەیە بە فەرمی بڕیار لە دژیان دەربکرێ سەندیکای پارێزەرانی عێراق بۆ بێدەنگکردنیان ئەو داکەوکیکارانە لە ڕۆژی 19 بڕیارێکی دەرکرد. کڕۆکی بڕیارەکە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤە. تێدا 19 پارێزەری بەشداربوو لە چالاکیەکانی دژی هەمواری یاسای باریکەسێتی کەوتنە ژێر فشار و سوکایەتی پێکردن بە زمانی هەڕەشۆ بە ڕاشکاوی ڕایان گەیان چیتر نابێت ئەو پارێزەرانە لە دیپەیت و کەناڵەکانی ڕاگەیاندن دەنگیان هەبێت، ئەگەرنا پیشەی پارێزەریان لێ دەسەنرێتەوە. لە هەمان کاتدا وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق بڕیارێکی دەرکرد کە ڕێگری دەکات لە بەشداریکردنی مامۆستایانی زانکۆ لە چالاکیە مەدەنیەکانی دژی هەمواری یاسای باریکەسێتی. ئەماش بە هەمان شێوە هێرشکردنە سەر ماف و ئازادی ڕادەربڕین و مافی ڕادەربڕینە بەپێی دەستور کە لە مادەی 37دا دەڵێت 38دا ببورن دەڵێت هاوڵاتیان مافی ڕادەربڕین و ئازادی تعبیرکردنیان هەیە لە خۆیان. ئێمە وەک داکۆکیکاران هەموو ئەم هەوڵانە لەم کاتانەدا سەرکۆنە دەکەین لەم کەشە سیاسیە سەختەدا کە چالاکوانان و پارێزەران و مامۆستایان ناچار دەکەن لە بەرامبەر هەموارێکدا کە عێراق دەکاتە وڵاتێکی دواکەوتوو بێنە دەنگ و خەباتی مەدەنی بکەن لە کەشێکی ئازاد و پارێزراودا پێویستە کاری خۆیان بکەن و بەردەوام بن، نەک هەڕەشە و سوکایەتی و ناوسڕاندن هەتا دەگات بە دروستکردنی خەتەر لەسەر ژیان و پیشەکانیان. ئێمە لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان ئەم داواکاریانە دەخینە ڕوو چاوەڕوانی کە کاردانەوەی ئەرێنی و دەستبەجین.
سەلامەتی و پاراستنی ژیانی چالاکوانانی تەحالوفی 1970 ئەرکی حکوومەتی عێراقە. بۆ بەڕێستان ئاشکرایە کە ڕێگای ئەو خەبات و داکۆچیکردنەش هەروە سانە نییە. زۆر جار داکۆچیکاران بەر هەڕەشەی تند و دۆخی ناهەموار دەبنەوە و هیچ شوێنێک نییە پەناگە و پشتیوانیان بێت. بۆیە ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک ژن و پیاوی ڕێگەی خەباتی مەدەنی بە ئامادەبوونی بەڕێستان تۆڕی داکۆچی لە داکۆچیکاران ڕادەگەیەنین کە ڕۆژی 19/2024 لەسەر پێشنیاری ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان دروست بووە کە پێک هاتووە لە ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی، ڕێکخراوەکانی ژنان، چالاکوانان و پارێزەران. ئامانج لە دروستبوونی ئەم تۆڕە بۆ پشتیوانیکردنە لەو چالاکوانانەی بە هۆکاری بەرگریکردنیان لە مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان ڕوبەڕووی ئاستەنگی و هەڕەشە و سوکایەتی پێکردن دەبنەوە. پلانی کاری ئەم تۆڕە بە دەمەوەچوونی داکۆچیکارانە لە کاتی سەخت و دژواردا. ئەم تۆڕە لەم ساڵەوە راپۆرتی پێشێلکاری هەڕەشە ئاستەنگیەکانی بەردەم داکۆچیکاران تۆمار دەکات و لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا بۆ ڕای گشتی و لایەنە پەیوەندیدارەکان ساڵانە بڵاوی دەکاتەوە. تۆڕی داکۆچیکردن گرنگی دەدات بە بەهێزکردنی توانای داکۆچیکاران بۆ خۆپاراستن لە هەر ئەگەرێک کە ژیانیان ڕوبەڕووی مەترسی دەکاتەوە و پشتگیری لایەنی دەرونی و کۆمەڵایەتی و یاساییان دەکات. لە هەمان کاتدا خولی ڕاهێنانی تایبەت دەکاتەوە بۆ بەهێزکردنی چالاکوانان لە بەکارهێنانی ئەو بەرنامانەی کە پێویستن بۆ خۆپاراستن. ئەمڕۆ پێمان گرنگ بوو ئەم تۆڕە بناسیێنین و پشتیوانی ئێوەی بەڕێزی لێ بکرێت تاکو پێکەوە بیکەینە پەناگەیەک بۆ هەموو داکۆچیکاران و پاراستنی هەر داکۆچیکارێک کە هەمیشە لە پێناو فەراهەمکردنی ژیانێکی باشتردا لە خەباتدان. دیارە ئێمە لێرە لە سلەیمانی و لە شارەکانی تری عێراقیش بەردەوام لە چالاکیان دژی هەموارکردنەوەی ئەو یاسایە چونکە بەڕاستی عێراق بەرەو تاریکیە با بە هەرێمی کوردستانیشەوە. دیارە کۆبوونەوەی ئەمڕۆمان جیاوازترە لە ڕۆژان. ئەمڕۆ ئێمە کۆبووینەتەوە بۆ داکۆکیکردن لەو داکۆکیکارانەی کە لە شارەکانی تر هەڕەشەیان لەسرە، تەنانەت هەڕەشەی کوشتن و بەجێهێشتنی وڵات و ئەمانیان لەسرە. لەبەرەوە ئێمە ئێستا بۆ ئەوە کۆبووینەتەوانێ تەنانەت مامۆستاکانی زانکۆ پارێزەران بۆیان نییە کە قسە بکەن لەسەر ئەم هەمواری یاسایە تا ئەگەینە ئامانجی خۆمان کە ئامانجی ئێمە دیارە پاراستنی مافی مناڵان و ژنانە بردنە پێشەوەی کۆمەلگایە بەرەو پێشەوە. دیارە ئێمە لە کوردستان بەنیاز بووین هەمواری یاساکان بە شێوەیەکی جوانتر و بەرەو پێشتر بچێ بەداخەوانێ لێرە ئەبینین لە عێراق ئیش بۆ ئەوواکەن بەرەو دوای بەرین ئێمە هەر بەردەوامە بین. ئێمە دیارە چالاکیەکانمان لێرە شەوانێت چەندەها ژنی چالاکوان ڕۆشتن بۆ بەغاو بەشدار بوون لەگەڵ ژنان و چالاکوانانی ئەوێ لە ساحەی تەحریر و لە نیەتمانە کە چالاکیەکانمان کۆدەنکەین لە عێراقا بە هەموو شار و شارۆچکەکانەوە. تا ئێستا ئەبینین یعنی ڕاوەستانێک هەیە، تا ئێستا ئەبینین شکستی هەیە، ینی مای دڵخۆشیە و ئێمە تا لە توانامانە هەبێ و ئەبێ لە تواناشمانە هەبێن چکە ئێمە کاتێکەینە مەیدان بێگومان بۆ ئەوەیین کە کۆمەلگا بەرەو پێشەوە بڕۆین جێ دەستمان دیار بێ.